خوشحالم امروز سردانی سنتری 122 سنتری بانک خوێنمان کرد هەر وەک دەزانن کەرتی تەندروستی پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. ئێمە زۆر لامان مەبەستە کە گرنگیەکی زۆر بە کەرتی تەندروستی بدەین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی باشتر بە هاوڵاتیانی خۆشەویست بگەینین. وەک هەموو کەرتەکانی تر بەداخەوە بەڵام ئەم کەرتە ژێرخانێکی تەندروستی لەسەر بنەمای ستانداردی جیهانی لە کوردستان تا ئێستا وجودی نەبووە و ئێمە هەموو هەوڵێک دەدەین بە لەگەڵ وەزارەتی تەندروستی و پسپۆرەکان بۆ ئەوەی بتوانین گەشە بەم کەرتە بدەین تاکو زیاتر بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن. من لێرەوە دەمەوێت سوپاسێکی گەرمی هەموو پزیشک و فەرمانبەران بکەم چه ئەوانەی لەم سەنتەرانە ئیشەکەن و چه ئەوانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی مەترسی دەبنەوە خۆیان بۆ ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیان بە تایبەتی ئێستا کە ڕوبەڕووی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بوون و بەداخەوە هەندێک لە پزیشک و فەرمانبەرانیش گیانیان لەدەستداوە. من سوپاسێکی بێپایانی هەموو و پزیشک و فەرمانبەرانە دەکەم کە لە خەتی پێشەوەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە و داوا لە هەموو هاوڵاتیانی شەکەم جارێکی تر بۆ سەلامەتی خۆیان و ئەم خۆشەویستانە خۆشیان بپارێزن و کەس و کاریشیان پارێزن. ئێمە لە حکوومەت ئەم ماوەیە بۆ کڕین و دابینکردنی پێداویستیەکانی خەستەخانە و ئامێرەکانی کە پێویستن نزیکەی 23 ملیار دینارمان تەرخان کردووە و سەرف کراوە بۆ دابینکردنی سیتیسکەن و MRI و ئەو پێداویستیە پزیشکیانەی کە لە خەستەخانەکان پێویستیان پێ هەبووە. هەروەها 40 ملیار دیناریش بۆ دابینکردنی پێداویستیەکانی نەخۆشیەکانی شیرپەنجە ئەویش دابین کراوە لەلایەن حکوومەتەوە کە بێگومان کاریگەری هەبووە لە چارەسەرکردنی ئەو نەخۆشانە و لەو ماوەیە کە پەتای کۆرۆناش هاتوتە کوردستان زیاتر لە 45 ملیار دینار لەلایەن حکوومەتەوە سەرف کراوە لە هەموو شار و شارشکەکان و پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو پەتە بینەوە. ئەوەی لەسەر ئێمەیە بێگومان ئێمە درێغی ناکەین و دەیکەین بەڵام لە هەمان کاتدا پێویستیمان بە هاوکاری و خۆپاراستنی هاوڵاتیان وەکو تاکتاکی هاوڵاتیان یاریمی کوردستان هەیە بۆ پاراستنی خۆیان و پاراستنی کەسوکاریان و پاراستنی ئەو پزیشک و فەرمانبەرە ئازیزانەی کە لە خزمەتیاواندان. من جارێکی تر سوپاسی هەمووتان دەکەم، سوپاسی ئەو بەڕێزانە دەکەم کە شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستدان تەمەنای سەرکەوتن و تەندروستیەکی باشیش بۆ هەموو لایەکتان دەخوازم. زۆر سوپاس دەکەم.